پرۆژەی نوێ چیتان لەبەردەستایە بۆ دروستکردنی پۆندی یاخود بەندە و وەگەزانی کە چەند بەندەیەکمان هەیە بە تەواو نەکراوی بەجێماوە. وەکو پرۆژەی نوێ ئێمە چەند پرۆژەیەکمان ئیسا لە جێبەجێکردنتایە. بەنداوی چەقچەقمان هەیە کە لە 15/8/2025ەوە دەستمان کردوتەوە بەکارکردنتیایە و تا ئێستاش کارکردنتیایە بەردەوامە. بەنداوی زەلانمان هەیە کە دەستمان کرد بە کارکردنتیایە، بەڵام بەهۆی ئەوەی کە پێویستی بە دەرخسەیەکی گۆڕانکاری بوو، ویستمان خەزنی بەنداوەکە زیاد بکەین. دەرخسەیەکی گۆڕانکاریمان کردووە، ئیسا چاوەڕێی ئەوەین ڕێکارە ئیداریەکانی و یاساییەکانی گۆڕانکاریەکە تەواو ببێت تاکو بتوانین لە بەنداوی زەلانی شادەستکەین بەکارکردن. هەروەها بەنداوی باوەنوورمان هەیە ئیسا لە کارکردندایە لە سنووری گەرمیان. هەروەها بەنداوی خۆرنەوازانمان هەیە لە کۆتاییەکانی پرۆژەکایە.